سڵاتە لەبێ ئازیزان و خۆشەویستانم بەخێربن لە ڤیدیۆیەکی نوێی هەواڵەکانی هەفتە گەڕامەوە وڵاتان ماوەیەکی زۆرە ڤیدیۆ هەواڵەکانی هەفتەمان نەکردیە لەبەر ئەوەی مەجالم نەبووە لەبەرەوە لەمە دوا دەست بە ڤیدیۆکانمان دەکەینەوە وەکو پێشتر بەڵام لەوانەیە جاروبار ئەو حالە هەفتەیەک هەفتەیەک ڤیدیۆمان نەبیتەن بۆیەوەی دیسانەوە ساڵی دووەمە لە پۆلی 12 ئێستا دەست دەکەین بە هەواڵەکە گرنگەکانی و هەفتەیە کە هەمانە لە یەکەمین هەواڵشمانەوە کە دەمانێت دەستی پێ بکەین یاری ئەساسین کریدی نوێیەکە ئینفینیتی کە باسمان کرد پێشتر کە بەتەمایە کۆمپانیای یوبیسۆفت بیکاتە فری تو پلی واتە یاریکە بە خۆڕایی بڵاو بکرێتەوە وەکو یاری ئۆنلاینەکانی پێشووتر کە بڵاویان کردوێتەوە کە دەنگۆیەکی زۆر هەیە دەڵێن ئەو جاری یاریکە لە یابان دەبێت لە جاپان کە بەڕاستی سروشتێکی جوانی هەیە یاریەکان حەزم دەکرد یاری ئەساسین کرید ببینم لە یابان بزانم یاریەکە چۆن دەبێتم بەڵام هیوادارم لەبەر ئەوی کە یاریەکە دەکاتە فری تو پلی بۆ شێوازە تێکی نەداتن وەکو یاریە فری تو پلیەکانی پێشووتر چونکە یاری ئەساسین کرید زنجیرەیەکی بەناوبانجی یوبیسۆفت ئێستا حالیان دەوێتن یاریکە لەبەر ئەو دەوێت بە ئۆنلاین بڵاوی بکاتەوە دەوێت تاوەکو چەندین ساڵ بەردەوام بێتن واتە ئەگەر بێت و 3 ساڵ بۆ 4 ساڵ یاری ئەساسین کریدی نەبێتن کێشەی بۆ دروست نەبێتن هەتاوەکو یاریەکی بەهێز بۆ ماوەیەکی دوور و درێژ کاری لەسەر بکەن لەبەرەوە دەیانێتن یاری ئەساسین کرید بەو شێوازە بڕۆیان و فری تو پلی بیتن تاوە ماوەیەکی زۆر بخەیانیتن بەڵام هیوادارم یاریکە بە شێوازێکی جوان دروستکەن تاوەکو سەرکەوتنەکی باش بەدەستبینی لە هەواڵی دواتریشماندا لەسەر سێ بەشە ڕیماستەرەکەی یاری GTA کە GTA San Andreas و GTA 3 و GTA Vice City دەبی کە هەر سێکیان بە شێوازی ترایۆلۆجی بڵاو دەکرێت کە هەر سێ یاریەکە لە ناو یەک دیسک دەبیتن لە بۆ PlayStation 4 و وەروە PS5 و Xbox Series و Xbox One و PC و بڵاو دەکرێتەوە لە کۆتایی ئەم ساڵ بە پێی دەنگۆیەکانی لە کۆتایی ئەم ساڵ بڵاو دەکرێتەوە چونکە کۆمپانیا تاوەکو ئێستا هیچ ڕاگەیەنراوێکی فەرمیمان لەبەردەست دانێ بەڵام پێی ئەو زانیانێکە دەستمان کاتیا دەگوترێتن دەنگۆیەکان دەڵێن کۆتایی ئەم ساڵ بڵاو دەکرێتەوە یاریەکان لە هەموو ستۆرەکان بەردەست دەبیتن لە هەواڵی دواترماندا دوو دەنگۆمان هەیە لەسەر یاری Call of Duty کە خۆمان دەزانین ئەو بەشێ ئەم ساڵ بڵاو دەبێتەوە کە ڤانگاردە کە دەگوترێتن بەشی داهاتوو واتە 2022 یاری Call of Duty ئەو جارە یان بەشێکی نوێی Call of Duty Black Ops دەبیتن یاخود بەشێکی نوێی یاری Call of Duty Modern Warfare دەبیتن کە دوو بەشی هەرە سەرکەوتووی یاریەکانی Call of Duty زنجیرەکانی Call of Duty وەڕاستی سەرکەوتوونە حەز دەکەن کامە بەش بیتن واتە لە کامە زنجیرە دەبی Black Ops بیتن یاخود لە بەشەکانی Modern Warfare بیتن کە ئەگەری هەیە ڕیمێک بی لە Modern Warfare 2 هەواڵی دواترماندا تایبەت بە نیتاندۆ یاریەکانی Kingdom Hearts کە پێشتر لە بۆ PS4 بۆ دواتر هاتە سە Xboxیش لەگە PC ئێستاش بەتەمایە زنجیرەکانی Kingdom Hearts هەمووی بێتە سەر نیتاندۆ Switch کە ئەوە شەواڵەشی خۆشکەرە لە بۆ بەکارهێنەرانی نیتاندۆ Switch کە هەموو بەشەکانی Kingdom Hearts بە یەکجار لە چەند مانجی داهاتوو بەردەست دەبیتن لە ناو ستۆری نیتاندۆ Switch کە دەتوانن بەردەستی بخەن ئەوە ڕاستی نیتاندۆ Switch ئێستا زۆربەی یاریەکانی وایە لە بۆ بەردەست دەبێتن کە لەلایەن Xbox و PlayStationەوە ئەو یاریانی پێشتر کە ئەکسکلوسیڤ بوو دایان بە PC و تەوزیعیان کرد دەیدەن بە نیتاندۆ ژوا خەریکە لە هەواڵی دواترماندا لەسەر زنجیرەی Squid Games کە ئەو ماوەیە دەنگدانێکی زۆری لەسەر بوو کە زنجیرەیەکی کۆریە لە نێتفلێکس بڵاو کرایەوە کە چەند جۆرە یاریەک ئەنجام دەدەن تاوەکو یەک کەس براوە دەبێتن لە کۆتاییدا بۆ بردنەوەی کۆمەڵە پارەیەک کە دەڵێتن ئێستا بینەری Squid Games 111 ملیۆن بینەری تێپەڕاندەوە کە بە ماوەیەکی یەکجار کەم ماوەی چەند مانگێکە بۆ مانگ و نیوێکە دەرچووە تەقریبی بزەبت نازم کەنجی دەرچوو حەز دەکەم تەماشاشمە ئێستا بەتەواوی تەماشام نەکردیا کە دەڵێتن بینەرێکی یەکجار زۆر تێپەڕاندەیە ڕقم قیاسیشیان دێت لەو ماوەیەدا هەواڵی دواترماندا دیسە دەنگۆیەکە دەڵێتن کە کۆمپانیای ڤیرتیۆس کە لەگەڵ کۆنامی ڕێککەوتووە لەسەر دروستکردنی یاریی AAA کە دەڵێن یاریەکە ئەو جارە Metal Gear دەبی کە ئاکشن ئادڤێنچەرە وەڕاستی ئەگەر Metal Gear زۆر دڵخۆش دەم چکە یاریەکانی Metal Gear زۆر بەدڵە یاری زۆر بێزن بەتایبەتی لە ستێڵتا دەرەجەیەکە یاریەکانی Metal Gear هیچیان تەواو نەکردی ڕاستیەکەی بەڵام وا خەریکی بەشەکانی PlayStation یەکەم دەمێت تەواویان کەم ئەوجە بەرەبەر لە بۆ بەشە نوێیەکان دێمەوە بەڕاستی حەز دەکەم یاریەکانی Metal Gear ببینمەوە لە کۆنسڵی نوێ
کە یاری متاڵگر یاری سەرکەوتونە وەروای یاریەکانی سایلنت هیڵیش سەرکەوتونە کە سایلنت هیڵ و کاسڵڤینیا و متاڵگر سێ یاری سەرکەوتوتنی سێ یاری کۆمپانیە کۆنامینە کە بڵاویان دەکردەوە پێشتر ماوەیەکی زۆر لەو سێ یاری بڵاو نەکردەوە هەر خۆمان دەزانین ماوەیەک لەمەوبەر تیزەرێکی بڵاو کردەوە کۆمپانیای کۆنامی کە بە وێنێک کە باسی لێ کرد کە سایلنت هیڵ بڵاو دەکاتەوە لە کارکردندا نێسە لەسەر سایلنت هیڵ ئەو دەنگۆش دەڵێتن لەگەڵ کۆمپانی ڤێرتۆس خەریکی دروستکردنی یاری متاڵگرن دیسانەوە ڕیمێکە لە بۆ بەشی سێم بە پێی دەنگۆیەکەوی لە هەواڵی دواتریشماندا لەسەری فیلمی نوێیەکەی ڕیزن ئیڤڵ وێلکەم تو ڕاکنۆ سیتی کە ترێلەرێکی تازە لە بڵاوکرایەوە کە بە ڤێرژنی US-ەکەی واتە ئەمریکیەکەی کاندێک مەقتەعی زیاتری تێدایە زیاتر شتەکان خوێناویتر و شتەکان تۆنترە لە چاو ڤێرژنی ئەوروپی و ڤێژنەکانی دیکەت کە بەشێک لە دیمەنەکانی لێدە بڕدرێت لە بۆ ڕێژنەکانیت کە بەڵام ڕێژنی US-ەکە چی زیاتری تێدایە کە بەڕاستی فیلمەکە چاڕم نەدەکرێت بۆ شێوەیە دروست بکرێتن بۆ شێوەیە جوان دەرچیتن کە کارکتەر و شتەکانیان زۆر بە باشی ڕێخستە هەرچەندە کارکتەری لیۆنەکەم زۆر بەدڵ نییە نازانم چۆن دەویتن بەڵام زۆرم بەدڵ نییە بە لیۆنی ناچی چکە تا حەدە کلێرەکە و کارکتەرەکانیت کە باشترن بەڵام لیۆنەکەم زۆر بەدڵ نییە چاوەڕێ دەکەین با فیلمەکە دەرچین لەو نزیکانە دەردەچی سەیری دەکەین اینجا بڕیاری لەسەر دەدەین لە هەواڵی دواترماندا لەسەر یاری ڕێزدنی ئیڤڵ 7 کە دەڵێتن زیاتر لە 10 ملیۆن کۆپی لێفرۆشایە کە زۆرترین کۆپیە هەتاوە کێستا لە یاریەکان ڕێزدنی ئیڤڵ فرۆشرابیتن هەتاوە کێستا یەک هیچ یارێکی ڕێزدنی ئیڤڵ 10 ملیۆن کۆپی لێ نەفرۆشایە ڕێزدنی ئیڤڵ 7 نەبێتن کە سەر و 10 ملیۆن کۆپی لێفرۆشرا کە لەو ماوەدا کاپکۆم ڕایگەیان کە بۆ پڕفرۆشتنی یاری ڕێزدنی ئیڤڵ لە مێژوودا لە هەواڵی دواتریشماندا لەسەر ئەنایمەی دراگن بۆڵ کە سوپەر هیرۆ بەشی سوپەر هیرۆ بەشە نوێیەکەی کە بڕیار لە ساڵی داهاتوو دەربچێتن کە ترەیلەرێکی لێ بڵاوکراوە بەڕاستی زۆر دڵخۆش بووم بەو ترەیلەرە چونکە زۆر چاوەڕوانی بەشی نوێی دراگن بۆڵم دەکرد کە بەڕاستی یەکم لە فانەکانی ئەنیمەی دراگن بۆڵ کە هەموو بەشەکانی سیر کردیا تاوەکو ئێستا حەز دەکەم بەشە نوێیەکەش ببینم کە بڕیارە لە ساڵی داهاتوو دەربچیتن کە هەندێک لە ڤیڵنەکانی پێشاندەواتە بۆسەکانی پێشاندا و دژمنانی کە شەڕیان لەگەڵدا دەکات هەروە گرافیکەکەی زۆر پێشکەوتووترە واتە شێوازی کێشانی وێنەکان زۆر جوانترە و ڕەنگەکان جوانتر و ڕێکخراوترە کە بەڕاستی بەدڵمە هیوادارم سەرکەوتنێکی باش بەدەست بێنیتن چیرۆکەکەی بەهێز بیتن وەکو بەشەکانی ڕابردوو لە هەواڵی دواتریشماندا یاری شێنمی و بڕیارە بکرێتە ئەنایمێ وەروە ئێستا حالیان ترێلەرێکی لە بڵاو کرایتەوە کە بە شێوازی ئەنیمەیشن کە ئەنایمێ نییە بەڵکو ئەنیمەیشنە چونکە نووسراوە ئەنیمەیشن کە جیاوازن ئەنایمێ یابانی ئەنیمەیشن زیاتر ئینگلیزیە کە بە شێوازی ئەنیمەیشن بڕیارە بڵاو کرێتەوە کە دەگوترێتن لە 2022 ئەنیمەیشنەکە بڵاو دەکرێتەوە زۆر دڵخۆشم بەو ئەنیمەیشنە کە یاری شێنمی یاریی بەهێزە کە باز لە تۆڵەکردنەوەی کارکتەری سەرەکی دەکاتن واتە کارکتەری سەرەکی دێت تۆڵی خۆی بکاتن تۆڵی کوشتنی باوکی لە کەسێک کە باوکی کوشتووە کە یاریەکە سێ بەشە یاری سێ بەشی هەیە کە بەو کۆتاییانە لەو 2-3 ساڵی کۆتایی لە بۆ PS4 و Xbox One بەشی سێم بڵاو کرایەوە کە گەیمەران خەرجیەکان خستاستۆی خۆیان بەشێک لە خەرجیەکان خستاستۆی خۆیان بۆ یاریکە تاو بەرهەم بێنرێت بەڕاستی هەواڵەش دڵخۆشکەر بوو لە بۆ من کە حەز دەکەم ئەنیمەیشنی شێنویشتم شاکەم بەڕاستی چونکە چیرۆکەی نایابی لە هەواڵی دواترماندا ترێلەرێکی یاریێکی نوێ بە ناوی لۆست ئەوەی بڵاو کرایەوە کە بڕیارە لە ساڵی داهاتوو دەربچیتن کە یاریەکە وەکو ئارک سروایڤڵ لە سروایڤڵە واتە مارنەوە لە ژیانە بەڵام لە سەرزەوینە بەڵکو لە هەسارەکانی دیکە واتە بە کەشتی ئاسمانی سەفەر دەکاتنەوە بۆ هەسارەی دیکە کە شێوازی یاریکە سکایفای واتە خەیاڵ زانستیە کە ئەو جۆرە یاریانم زۆر بەدڵە بەڵام یەک کێشەی هەیە کە مۆدەڵی کارکتەرەکان زۆر بەدڵ نییە چونکە لە بۆ کۆنسڵی نیو جۆنێشنی تازە نییە ڕاستیکە مۆدەڵە کارکتەرانە خراپە بەڵام جیهانی یاریەکەی زۆر جوانە بەڵام مۆدەڵی کارکتەرەکان واتە شێوە و
ڕوخساری کارکتەرەکانی زۆرم بەدڵ نییە چونکە لە بۆ نێکس جێنەرێشن نابیتن ئەو شێوازە هەندێک کۆنا بەڵام یاریەکە بە عامەتەن لە ڕووی گەیمپلەیەکە نیشانیدا گەیمپلەیەکەم تا ئێستا بەدڵ بووە نازانم چۆنیش دەبێت بەڵام مانەوە لە ژیانە لەگە بوونەوەری ئاسمانی دەزەنگی واتە لە زیاتی دەی ناو سوڕ و شتانێکە ناو ئارچی لێوێن دەرە بوونەوەری ئاسمانی و دڕندەی ئاسمانی تێدا کە لە یاسارەکانی دیکە و بە شێوازی دیکەش شتەکانی جیانەکەی زۆرم بەدڵ بوو لەواڵی دواترماندا یاری گۆست ریکۆن فرۆنتلاین کە بە فری تو پلی دەبێت لەلایەن کۆمپانیای یوبیسۆفتەوە کە یاریەکانی گۆست ریکۆنش لەمەوە دووە فری تو پلیان لێ بڵاو دەکرێتەوە کە بە شێوازی ئۆنلاین دەبێتن باتڵ ڕۆیاڵش دەبێتن هەروەکو کۆمپانیا ڕایگەیان کە بە شێوازی باتڵ ڕۆیاڵ دەبێتن 100 کەس لە ناو یەک ماپدا دەبێتن کە بەڕاستی نازانم باتڵ ڕۆیاڵم زۆر بەدڵ نییە یاریەکان لەمەوە دو باتڵ ڕۆیاڵ بیتن بەڵام نازانم شێوازی گۆست ریکۆنەکەش چۆن دەبێتن چونکە گۆست ریکۆن شێوازش تایبەت بەخۆی هەیە کە کۆمپانیای یوبیسۆفتە تەبعاً کە یەک لە کۆمپانیانێکم بەخۆم و یاریەکانیم زۆر بەدڵە کۆن بەدڵم بوو زیاتر بەڵام ئێستاندێک خراپ بووە یاریەکانی بەرەبەرە دەوێت خراپی بکاتن کە بەڕاستی نازانم چۆن دەبێتن یاریەکە بزەبت چونکە زانیاری تاوی لەسەر بڵاو نەکرێتە تەنها دەڵێ یاریەکە باتڵ ڕۆیاڵ دەبی یاری داینستی وۆریۆری ئیمپایر 9 کە بڕیارە لە 15/2/2022 بڵاو بکرێتەوە کە بەڕاستی یەک لەوەی جۆرە یاریانی کەم زۆر بەدڵە لە جۆری یابانیەکان کە زۆر بەدڵ بیتن یەکە لەوانە داینستی وۆریۆرەکانە کە بەڵام نازانم ئیمپایرەکەم زۆر نەکردێت زۆری ئیمپایرەکە چووکە گەیمپلەی جیاوازە لەگەڵ ئاساییەکان کە بەڕاستی یاری نایابن چاوەڕێی دەکەم بزانم چۆن دەبێتن یاریەکە بە شێوازێکی چۆن دەبێت هەرچەندە گەیمپلەیەکە کەمەی ڕقە ئێستاش وەکو جارانە کە گەیمپلەیەکی ڕقە بەڵام زیان و مۆدڵی کارکتەرەکانی جوانترە ئاواڵی دواترماندا سۆنی لەمەوە دوای ڕایگەاند کە لە ناو لە بۆ بەکارهێنەران پلەیستێشن 5 پێشەوە هەر یارێ بکڕن دەتوانن ترایڵەکان تاقیم بکەنەوە کە چەند سەعاتێکی ناو یاریەکە دەرێ few hours دواتە چەند کاتژمێرێکی کەم لە ناو یاریکە دەتوانن تاقی بکەنەوە پێشەوەی یاریکە بکڕی وەکو لەوانەش یاری دێستراندینگ ئێستا حالیان لەگە ساک بۆی ئەو دوو یاریە ترایلسیان بەردەستە تەنها لە بۆ ستۆری UK بەردەستە جارێ بۆ نزیکان لە بۆ تەواوی ستۆرەکانی دیکاتانی دیکە بڵاو دەکرێتەوە کە جارێ تەنها لە بۆ UK بەردەستەوەی بەڕیتانی ماوەیەکی تر بڵاو دەکرێتەوە لە بۆ ستۆرەکانی دیکەش کە دەڵێ زۆربەی یاریەکانمەکە لەمەوە دوا دروست یەکەن فری ترایلی ئەویتن کە دەتوانێت چەند کاتژمێرێک لە یاریەکە پێش وەختە تاقی بکەیتەوە ئەگەر بەدڵت بۆ کاتە دەتوانانی یاریەکە بکڕی ئەوش لەبەرەوەی کە دانێتن لەمەوە دوا ڕیفاوندی یاریەکان نامێنێتن کاتێکە کەسێک یاریەکە دەکرێتن ڕیفاوندی بکاتەوە کە دوای چەند سەعاتێک چکۆمایەک لەمەوە بەرچشیان زۆر دروست بەسەر ڕیفاوند لەواڵی دواترماندا ئەو یاریانی کە لە بۆ پلەیستێشن ناو بەردەست دەبنەوە مانگەدا بریتینە یاری The Last of Us Part 2 وەروە Fallout 76 وەروە Desperados 3 Amnesia Collection کە دوازدەم دوو بەشیان سێ بەشی بەردەستە هەردوو بەشم هەیە لە Epic Games کە لەگەڵ Final Fantasy 8 ریماستەر لەگەڵ Zombie Defense کە یاریانە بەردەست دەبن لە پلەیستێشن ناو لە بۆ ئەو مانگەی کە یاری بەقوەتی تێدا ئەلەوانە The Last of Us-ەکە و وەروە Final Fantasy-ەکە و Fallout-ەکە سێ یاری بەهێزن کە لە بۆ مانگەی بەردەست دەبن لە ناو لە بۆ بەکارهێنەرانی پلەیستێشن ناو ئاواڵی دواترماندا Epic Games-ایش کە ئێستا حالیان لەمە دووە ئاچیڤمنتی لە ناو بەردەست دەبیتن لە بۆ یاریەکانیان بەشێک لە یاریەکانیان جارێ ئاچیڤمنتی دەبیتن دواتر بەرەبەرە لە بۆ هەموو یاریەکان زیاد دەکەن واتە وەکو ترۆفی کە لە پلەیستێشن وەری دەگریت و یاخود ئاچیڤمنت کە لە Xbox وەری دەگریت دەتوانیت لەمە دووە XP وەردەگریت لە ناو Epic Games کە هەر میشنێکیان هەر شتێکی شاراوە ناو یاریەکە تەواو دەکەیت ئەوە XP پێ دەبەخشیتن لە هەواڵی دواترماندا لە دوای ئەوەی کە یاری ئیش فوتبۆڵی 2022 کە لەلایەن کۆمپانی کۆنامی کە PS بوو کردیانە ئیفوتبۆڵ کە کردیانە فری تو پلی رخنێکی زۆر لێجیان لەسەوەی کە یاریەکە شێوازی گرافیکی مۆدڵی کارکتەرەکان هیچی باش نەبوو گەیمپلەیەکەی خراپ بوو کۆمپانیای کۆنامی داوا لێبوردنی لە گەیمەران کرد لە پلەیەرەکانی خۆیان کە لەمەوە دووە بە زووترین کات ئەپدێتەکی لە بۆ بەردەست دەخەن کە زۆربەی کێشەکانی ناو یاریەکە چارەسەر دەکەن و هەروە قەرەبووی ئەو کێشانەش دەکەنەوە ئەو هەڵانێک کە کردیتی حاڵی دواترمان کۆمپانیای دیزنی لەگەڵ کۆمپانیای لوکاس فیلم کە فیلمەکانی ستار وۆرز دروست دەکەن ئێستا حالیان ڕایانگەیان کە لە کۆتایی ئەم ساڵەوە واتە مانجی کۆتایی واتە مانجی 12
هەموو سێشەمەیەک بابەتێک لەسەر یاری ستار وۆرز بڵاو دەکرێتەوە. یەک لەوانەش کە یاری ستار وۆرسی نوێ ڕادەگەیەندرێتن کە لە مانجی 12 لەو نێوانیانە دەبێت چکە دەڵێتن کۆتایی ساڵ وڵاتە مەبەستی لە نێوان 11 بۆ 12 دائیمەن ئەو کاتانە زۆربەی یاریەکان نمایش دەکرێتن. ئەو یاریە گرنگانی هەنە لە بۆ ساڵی داهاتوو ئەو کاتانە زیاتر نمایشی دەکەن کۆمپانیایەکان. کە بەڕاستی یاریەکان ستار وۆرسم زۆر بەدڵە، زۆربەی یاریەکان ستار وۆرسم کردیا تاوەکو ئێستا بەشێکیشان تاوا کردیا کە هیوادارم یاریەکە وەکو جێدا فۆڵۆن ئۆردەر بەهێز بیتن ئەوجار ستار وۆرسی نوێ وەکو جێدا فۆڵۆن ئۆردەر کە لەلایەن کۆمپانیای EA پەرەی پێدرا بەهێز دەرچێتن. لە هەواڵی دواترماندا کۆمپانیای سۆنی ڕایگەیاند بەهۆی زەمین ساڵی پلەیستێشن VR کە دەرچووە دەیانەوێتن 3 یاری دەکەنە گیڤەوەی واتە بە خۆڕایی دەیبەخشنە پلێیەرانیان بەکارهێنەرانیان لە پلەیستێشن کە 3 یاریەکە تا ئێستا ڕانەگەیاندیە، بەڵام چەند دیارەیەکی دیکەشی ڕاگەیان کە هەتاوەکو ئێستا بەکارهێنەرێکی یەکجار زۆریان هەبوو لەسەر PSVR واتە زۆرترین بەکارهێنەریان هەبووە لە PSVR لانش Resident Evil 7 و Skyrim و Beast Saber و Rec Room و وەروە PSVR ڕوومە شتێکی لەو بابەتەیە کە ئەو 5 یاریە زۆرترین بەکارهێنەریان هەبووە لە ناو بەکارهێنەرانی PSVR کە لە مانجی داهاتوو فیستیڤاڵ 5 ساڵی PSVR بەڕێوە دەچن لەو کاتەدا 3 یاریەکە دەبەخشێتە ئەو بەکارهێنەرانی PlayStation 5. ئەوەش هەواڵەکانی ئەو هەفتەی ماوە هیوادارم بەدڵتان ببیتن، لایکتان لەبیر نەچیت، سەبسکرایبتان لەبیر نەچیتن و هەروە شێرکەن لە بۆ هاوڕێکانتان وەرەوە زەنگوڵەکەش ئەوەن کەن هەتا ڤیدیۆشکە کاتەشکە بەخواتان سپێرم خواتان لەگەڵ.